مەدالیای کوردستان ئەمەی دەیبینن سکەی پارە نییە و ڕۆژێک لە ڕۆژان لە شێوەی پارە نەبووە بۆ کڕینی شتومەک بەڵکو مەدالیا و پاداشت بووە بۆ سەربازە عوسمانیەکان. ئەم مەدالیایە مەدالیای سوڵتان عەبدولمەجیدی یەکەم بووە، پێی گوتراوە مەدالیای کوردستان. مێژووی مەدالیاکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1847 زاینی. مەدالیاکە بە فەرمانی سوڵتانی عوسمانی عەبدولمەجیدی یەکەم دروست کراوە کە فەرمانڕەوایەتی دەوڵەتی عوسمانی کردووە لە نێوان ساڵانی 1839 بۆ 1861 زاینی. مەبەست لە دروستکردنی مەدالیاکە دابەشکردنی بووە بەسەر ئەو ئەفسەر و سەربازانەدا کە بەشدار بوون لە دامرکانەوەی شۆڕشی بەدرخانیەکان لە باکووری کوردستانی داگیرکراو لەلایەن دەوڵەتی تورکیاوە. واتە عوسمانیەکان مەدالیاکەیان کردوتە ملی هەر سەربازێکیانەوە کە شۆڕشی کوردی دامرکان دبێتەوە. لە کاتێکدا خودی مەدالیاکە ناوی کوردستان بووە و شاخ و پێدەشتەکانی کوردستانی لەسەر نەخشاوە. شۆڕشگەڕانی کورد بە سەرکردایەتی میر بەدرخان بەگی میری جەزیرەی بۆتان داوای ڕزگارکردنی کوردستانیان دەکرد لە ژێر چنگی هەردوو دەوڵەتی قاجاری ئێرانی و عوسمانی تورکی و ئامانجیان دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆ بوو بۆ کورد. بەڵام شۆڕشەکەیان بە شێوەیەکی زۆر درەندانە دامرکێنرایەوە. بە شێوەیەک سوڵتان عەبدولمەجیدی یەکەم سوپایەکی زەبەلاحی بە سەرکردایەتی عوسمان پاشا نارد بۆ دامرکاندنەوەی شۆڕشەکە و توانی کلێنێک لە نێو سوپای کوردستان دروست بکات و بەسەر شۆڕشی بەدرخاندا سەر بکەوێ دوای ئەوەی کەمێکی مابوو شەڕەکە بدۆڕێنێ. لە تەمووزی 1847دا بەدرخان بەک خۆی و قەڵای ئارۆخی ڕادەستی عوسمانیەکان کرد و ناچار بە کۆتایی هێنان بە شۆڕشەکەی بوو. دوای ئەوەی بۆ ماوەی 8 مانگ بەرگری سەختی کرد و دواتر خۆی و کەسە نزیکەکانی دوور خرانەوە بۆ ئیستانبول و خرانە ژێر چاودێری وردی دەوڵەتی عوسمانیەوە. هەرچی سەرکردەی سوپای تورک عوسمان پاشا و سەرباز و ئەفسەرەکانی بوون بە مەدالیای کوردستان پاداشت کران و ئەوە بووە جێی شانازی بۆیان کە شۆڕشێکی کوردیان کۆتایی پێهێناوە. لە کاتێکدا ئەو مەدالیای لە ملیان کردبوو ناوی کوردستانی لەسەر نووسرا بوو. ئەم مەدالیای لە ئیستانبول و لە ساڵی 1847 زاینی دروست کراوە لە ڕووی پێشەوەیدا مۆری سوڵتان عەبدولمەجیدی یەکەم و ڕووی دووەمیشی ناوی کوردستانی لەسەر هەڵکۆڵدرا بوو بە پیتی عەرەبی. لە ژێریشیەوە بە پیت و ژمارەی عەرەبی ساڵی دەرچوونەکەی نووسرا بوو کە گزارش بوو لە ساڵی 1263 کۆچی. لە ژێر ناوی کوردستانەوە وێنەی گرد و چیاکانی کوردستان هەڵکۆڵدرا بوو. ئەوەی جێگەی ئاماژەیە بە پێی بەڵگەنامە و دۆکۆمنتەکانی پاشماوەی دەوڵەتی عوسمانی بەکارهێنانی زمانی کوردی و نووسینی ناوی کوردستان لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا قەدەغە نەبووە بەڵکو وەک زاراوەیەکی جوگرافی بۆ پێگە و شوێنی جوگرافی تەماشا کراوە، نەوەک وەک دیاردە و بەکارهێنانێکی سیاسی بۆ ناوچەی کوردستان وەک ئەوەی لە ئێستادا دەوڵەتانی پاشماوەی دەوڵەتی عوسمانی بەرامبەر بە زمان و کولتور و فەرهەنگی کوردی دەیکەن و هەموو هەوڵیان بۆ ئەوەیە قەدەغەی بکەن.